ببوونەیە 27مین ساڵڤەگەرا کۆچا داویە هونەرمەندێک کوردیە بناو دەنگ محەممەد شێخۆ بە ئامادەبوونا ژمارەك هونەرمەند و سازڤان و نونەرتیە ئەنەکەسێ لە باژارێ گرکێ لەگێ و ڕێخستنن سڤیل و بە بانگا ڕێخستنا ژن و جوانن یێ پارتیا یەکیتیا کورد ئاهەنگەک لە هۆلا بەرزانی لە گرکێ لەگێ هاتڤەژاندن لێ ئاهەنگێ کۆمەکستران گوتن هەلبەست هاتن دارخستن هەروەها گوتنێک بەرفەرە لەسەر کورتە ژیانە محەممەد شێخۆ هات پێشکەشکردن ودچوو جەمی هەلبەستبانی ئەو هەلبەستبانێ کۆ نەتەوا کورد دلێویدەوە ئەم وەک ڕێخستنە ژن و جوانی پارتیا یەکێتی مەبڕاستی ئەڤ ڕۆژ ئەڤ ئاهەنگ دەبیرانینە هونەرمەند محەممەد شێخۆ دەلدار خست ئەم دەبێژن بڤێ بیرانینێ ئەم بیرانینە ملەتێکی دکن بیرانینە دەنگێ ملەتێکی دکن ji bo wê ez dengê xwe digihênim gora hunermend Mihemed Şêxo ez diban lê dikim vaya îro Kurd di adarê teşeşiyar dikin daraba bi tembûra xwe û dengê xwe yî zelal û hestê xwe hestê miletê Kurd tevî raka. پەیاما چالکڤان و نویسکار شیار عیسا ئەو بوو بۆی بوونەیە و نویسکار و ڕەوشەنبیرن کورد هەلوەستا خۆزەلال بکەن ji بوو یێران. هونەرمەندێ نەمر محەممەد شێخۆ نەمریەش بەر کەسێ مری ئەوەیەک و بارد کێ لێ بێگ و کاریژ نەتەوار خۆ بکێ کەسێکی وکە محەممەد شێخۆ بڕاستی gelek کارج بۆ ملەتێ خۆ کرد دەنگ ڤەدانا ملەتێ خۆ بوو هەرو هەر پێشیا زڵم و زۆرەی سەکنی بوو و تو جاریل پێشیا دیکتاتۆران سەرێ خۆ نەتەوان جبەرلۆژی پەیامام ئەوە گۆ نویسکارێ کورد ڕەوشەنبیرێ کورد کاربێت پێشیا زڵم و زۆرێ دەنگێ خۆ هەلدێ و نەبێ دەنگ ڤەدانا دیکتاتۆران حتا گۆ ئەو دیکتاتۆر کورجی بێ دکتۆر عەبدوڕەحمان مشۆ شاهد حالێ گوتنە محەممەد شێخۆ بوو دە ساڵە 1984دا گۆچاوە بێچاری و بەلەنگازیە دەهێشت ئەو هونەرمەند پیا ببێ داوەتان 1984 محەممەد شێخۆ لە باژارێ قامشۆ جرنکێل داوەتەکێت خست ئەم چەند خۆتەم لێ دەبوون ئێ خۆرشیدە لێ باکیریە گۆسان محەممەد نێتل داوەتا بخێ رابوو هات ئەم ڕوشتن گۆ وەختێ ئەز و پیرەکە خوا ئەم دۆنا و گۆجیامن و باوی مژی ئەم بوونە چار و چازارۆکێ مە بوونە هەشت گۆ وەختێ گۆ یەک کار بێ بازاروا خودی بکێ ئەز داوەتا ناخم گۆختێ گۆ ناد مالێدە نەبێ تدوەقاینیا چ بکەم ئەزش خۆڵ داوەتا خم رابوو گۆتێ گۆ حزبن هەنا گۆتە خودی بکەن گۆ حزبەکێ بێنە گۆ خودی بکەن ئەز سۆزێت دمەتا گوازبێ داوەتێ نەکەم لێنم پشتی بۆرینە 27 ساڵە لەسەر کۆچا داویە هونەرمەندێ کورد محەممەد شێخۆ دیارەوی کەسی بدەنگ و گوتنên xwe dihişt hestê evîndarî û netewî biheja di dilê her nifşekî Kurd de û strana xwe bi rojane sax dikir di mûzîka Kurdî de li seranserî her çarparçê Kurdistanê. Birzan Hesên Girkê Legê Ark.